سەربازی ون ئەم جارە دەچێتە شاری سلێمانی. لێرە چیرۆکی کۆمەڵێک خۆبەخش دەگەڕێتەوە. ئەو خۆبەخشانە کۆمەڵێک کچ و کوڕی بەهرەداری شاری سلێمانین. ئەوان لە ڕێگەی هونەرەکەیان پەیامێکی مرۆڤانیان هەڵگرتووە. دانەوێت ئێش و ئازارەکان کپ بکەن و ئارەزووی منداڵان تێر بکەن. سەربازی ون سەرەتا بە چیرۆکی یەکێک لەو خۆبەخشانە دەست پێ دەکات. ئاوان یەکێکە لەو کەسانە کە هەموو ژیانی بۆ ئەو هونەرە تەرخان کردووە. زۆرترین کات لە ماڵەکەی لەسەر تابلۆ وێنە دەکێشێت. وێنەکانیشی زیاتر تعبیری و تەشکیلی و بەشێکیش باز لە سروش دەکات. من ئاوانم کۆلێژی زانست بەشی کۆمپیوتەرم تاوا کردووە لەگەڵ ئەوەشە کاری وێنەکێشان و کاری دەستی ئەەکەم. ماوەی 2 ساڵە لەگەڵ کوردش ئارت بە خۆبەخشانە ئیشەکەم. کوردش ئارت گروپێکی هونەریە بۆ خزمەتی هونەر بە شێوەیەکی خۆبەخشانە کە 4 ساڵە دامەزراوە لە 4 دوانزەی 2007 دامەزراوە هەتاوەکو ئێستا بەردەوامە. کار و چالاکیەکانی کاری خۆبەخشی کردو بۆ مناڵان، ئەویش وێنەکێشانی وێنە لەسەر ڕوخساریان لەسەر وەرەقە بۆیان و هەروەها کۆرسی ئۆنلاین هەیە کە لە ڕێگەی کۆرسەکانەوە فێری وێنەکێشانیان ئەکرێت. ئەو لەگەڵ هاوکارەکانی جگە لە کاری خۆبەخشی لەم شارە بەشێکی کارەکانیشیان لە ماڵەوە دەیکەن لە کاتی فرۆشتنی تابلۆکان داهاتی بۆ نەخۆشخانەکان دەنێرن، بە تایبەت نەخۆشخانەکانی تایبەت بە شێرپەنجە. لە هەر چالاکێک بە هەرەوەز بەرنامە بۆ کارەکان دادنێن و لە شوێنی ئەنجامدانی کارە خۆبەخشیەکان کۆ دەبنەوە. ئەوانە خۆبەخشانە لەسەر ئەرکی خۆیان هاوکاری و یارمەتی پێشکەش بە منداڵانی نەخۆش دەکەن. لە ڕێگەی چالاکیەکانیان دەچنە هەموو شوێنانەی کە ئازار بۆ بە بەشێک لە جەستە و دەرونی ئەو منداڵانەی کە هەریەکە و دەردێک ئازاری دەدات. ئێمە وەکو کۆمەڵە گەنجە خۆبەخشە کۆمەڵە کاری خۆبەخشیمان کردووە، سەردانی نەخۆشخانەکانمان کردووە بۆ نمونە نەخۆشخانەی مناڵان، نەخۆشخانەی شێرپەنجە و لە پارکەکان ڕەسممان لەسەر دەموچەوی مناڵەکان کردووە و هەروە چوونتە خانەی بێسەرپەرشتان، خانەی بە ساڵاتچوان و کۆمەڵێک شوێنی تر کۆمەڵە کاری خۆبەخشیمان کردووە، هەمووی لەسەر ئەرکی خۆمان بەبێ ئەوەی هیچ کەس یارمەتیمان بە چالاکیەکان کە کردومانە هەمووی لەسەر ئەرکی خۆمان، لەسەر کاتی خۆمان، پارە و داهاتی خۆمان موادەکانمان کڕیوە و شتەکانمان تەرتیب کردو بە سیاری خۆمان هاتو چۆمان کردووە، هەموو شتەکانمان لەسەر ئەرکی خۆمان کردووە بە شێوەیەکی خۆبەخشی. سنووری ئەو کارە خۆبەخشیانە سنوور نازانێ، دەچن بۆ هەموو شوێنێک. پسواریان جیاوازە و شارەزا و لێهاتوون. هەموو مناڵەکە لە نەخۆشخانە ئامێنێتەوە جگەلەوەی کە گرفتێکی تەندروستی هەیە، بە دڵنیایەوە لە ڕووی دەرونی شۆلەوانەیە زەختێک یا فشارێکی بۆ دروستە بێت. بۆیە کاری ئەم کۆمەڵە گەنجە خۆبەخشە هەم بە دروستکردنی وێنە هەم بە پێشکەشکردنی دیاری بۆ ئەو مناڵانە هاوکارێکی زۆر باشە بێت بۆ ئەو مناڵانە کە لە ڕووی دەرونیەوە ئارام ببنەوە و پەیامی خۆشەویستی و ئاشتی بۆ مناڵانە بن و لە هەما کەداوا لە کات کە مناڵەکان توانای زیاتری مانەوەیان بمێت لە ناو نەخۆشخانە وەوە ئاکات کە مناڵەکان بە باشی بەڕێکی چارەسەر وەربگرن جگەلەوەی کە لە ڕووی جەستەیەوە چارەسەر وەرگرن لە ڕووی دەرونیشەوە ئارامێکی باشیان پێبەخشێت وەوە ئاکات لەو منداڵانە کە ڕقیان لە نەخۆشخانە نەبێتەوە یاخود بە مانەوەیان لە ناو نەخۆشخانە دڵتەنگ نەبن، ئارام بن. من شناویان مامۆستای زمانی ئینگلیزیم لە هەمان کاتە ئەندامی گروپی کوردیش ئارتم. کوردیش ئارت گروپێکی هونەریە کە کارەکان بە شێوازی خۆبەخشەکان چ لە ڕێگەی ئۆنلاینەوە چ لە ڕێگەی مەیدانیەوە کۆمەڵی کارمان کردووە وەکو
بەسەرکردنەوەی ئەو مناڵانەی کە پێویستیان بە چاودێری هەیە یاخود کێشانی وێنە لەسەر ڕوخساریان و کۆمەڵێک ئەکتیڤیتی ترمان هەیە بۆ مناڵان. ماوەی 3 ساڵە ئێمە بەخۆبەخش کار ئەەکەین، زۆر کاری جیاوازمان کردووە وە خولە ئۆنلاینەکانیشمان هەمە ڕەنگە بۆ نمونە خولی وێنە کێشانمان هەیە شێوەکاری وە خولی خەت خۆشیمان هەیە، خولی ڕستن و چنینمان هەیە و لە داهات و شاکاری جوانتر و باشتریش ئەەکەین. گروپێکی هونەری خۆبەخشە کە هەموو کارەکانی بە خۆبەخشی ئەکات لە پێناو خزمەتکردنی هونەر و خزمەتکردنی ئەو کەسانی کە پێویستیان بە یارمەتیە. کوردش ئارت لە 4 ساڵە دامەزراوە، لە 4/12/2007 دامەزراوە هەتاوەکو ئێستا بەردەوامە. لە کارەکانی زۆربەی کارەکانی کردنەوەی کۆرسی ئۆنلاینە بۆ وێنەکێشان، خەتخۆشی، فۆتۆگرافی و چەند بەشێکی تر و هەروەها کاری ڕسمکردن لەسەر دیوار، ڕسمکردن لەسەر دەموچاوی مناڵان، کۆمەڵێک کاری خۆبەخشی ترە. ئامانجیش لەم کارانە تەنیا ئەوەیە کە دڵی کەسانێک خۆش بکەن. ڕسم لەسەر دەموچاوی مناڵ ئەکەن، ڕسم بۆ مناڵی نەخۆش ئەکەن لە پێناو ئەوەی ئەم مناڵانە پێ بکەن، لە پێناو ئەوەی دڵیان خۆش بێت، کەمێک لە ئازارەکانیان کەم بکەنەوە. ئەندامم لە گروپی چالاکی بە خۆبەخشانە کارەکەین لە گروپی کوردش ئارت گەلەری. ئەم گروپە بۆ ماوەی 3 ساڵە کاری خۆبەخشانە دەکا بە ئۆنلاین. چەندین کار و چالاکیمان کردووە، بۆ نمونە دەوراتمان هەیە، دەوراتی وێنەکێشانمان هەیە، زمانی ئینگلیزیمان هەیە، خەتخۆشیمان هەیە. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە چالاکیەکانمان گەورە کرد و هاتین بۆ خەستەخانە کاری خۆبەخشانە بکەین بۆ ئەو مناڵانەی کە دوورن لە تەکنەلۆژیا و دوورن لە تەلەڤیزیۆن و تا کاتێکی کەم کاتێکی خۆشیان پێ ببەخشین. ئامانجی کاری خۆبەخشی هەر کەسێک کە بوێ کارێکی خۆبەخشی بکە پێویستە ڕۆحێکی یارمەتیدانی گەورەی هەبێ لە ناخی خۆیان، بێوێت شتانێک ببەخشێت بەبێ ئەوەی کە چاوەڕێی ئەوە بکە کە شتێک وەربگرێت. تەنیا پێکەنینی کەسێک، پێکەنینی مناڵەکانیان، دڵخۆشیەکی ئەوان داهاتێکی زۆرە بێ بۆ تۆ. ئامانجمان خزمەتکردنی وڵاتەکەی، خزمەتکردنی هونەرە، دڵخۆشکردنی ئەو کەسانەیە کە پێویستیان بە یارمەتیە، کەمکردنەوەی ئازاری مناڵەکان و هەروەها لەم دنیا ناخۆشە پێویستە بە هونەر کەمێک خۆشی ببەخشین، کەمێک ڕنگ ببەخشین. یەکێک لە کارەکانمان لە نەخۆشخانەی منداڵان لە نەخۆشخانەی دکتۆر جەمال کارمان بۆ منداڵەکان کرد، کارمان لەسەر دەموچاوی مناڵەکان ڕسممان کرد و هەروەها لەگەڵیان ڕسممان کرد و فێریشمان کردن کە چۆن ڕسمەکان دروستکەن و هەروەها چالاکیەکی ترمان کرد کە ڕسممان لەسەر دیواری نەخۆشخانەکە کرد بۆ ئەوی بە شێوەیەکی کاتی نەبێت و بەردەوام بمێنێتەوە. لە بەشی نەخۆشی درێژخایانی نەخۆشخانەی مناڵان چون ڕسممان لەگەڵ مناڵەکان کرد، فێری ڕسم دروستکردنمان کردن، هەروەها دیاریمان پێدان، دیاریەکان پێداویستی وێنەکێشان بوون، هەتاوەکو لە پاش ئەوەش خۆیان وێنەی لەسەر بکێشن و خۆشەویستی وێنەکێشانیان لەلا دروست بێت. بۆیش ئەوەمان کرد بۆ ئەوەی مناڵەکان کەمێک ئازاریان کەم بێتەوە، باری دەرونیان بەرەو باشتر بڕوە، کەمێک نەخۆشیەکان بیر بچێتەوە. ئەوانە لە چوارچێوەی گروپێک کار دەکەن لەسەر ئەرکی خۆیان تەواوی پێداویستیەکان بۆ کارە خۆبەخشەکانیان لەسەر گیرفانی خۆیان دەیکردن و ئامادەی دەکەن.
پیشەی خۆم مهندسی پلاندانانم لەگەڵی هونەرمەندی شێوەکارم ئێمە ئەمڕۆ لێرە ویسمان هەنێک لە ئازاری ئەو مناڵە چاوگەشانە کەم بکەینەوانێ و ویسمان بەهۆی ئارت تێراپیەوە واتە جۆرە چارەسەرکردنێک بەهۆی وێنەکێشانەوانێ خۆشی بخێنەوە دڵی ئەم مناڵانەی کە ئازارێکی زۆریان هەیە و هیوادارم هەمومان پێکەوە بتوانین ڕۆژانە سەردانی ئێرە بکەین وەکو خۆبەخش لە هەر ڕێکخراوێک دنیا لە هەر شوێنێک بۆ ئەوەی بتوانین پێکەنین جارێککە بۆ سەر لێوی ئەم مناڵ چاوگەشانە بگەڕێنەوە زۆر سپاس. لێرە کاری خۆبەخشی بۆچە کللتورێک بۆ خزمەتکردن بەو نیشتیمانەی کە تەنها هێلانەی گەلێکی زوڵم لێکراوە دەیانەوێت ئازارەکان کەم بکەنەوە. وەکو هاوکارێک حەزم کرد بێم یارمەتی مناڵەکان بم بتوانم کە وەکو نەتوانم کە لە ئازاریان کەمکەمەوە بتوانم یارمەتیان بم لەلایەنی دەرونیەوە لەلایەنی ڕۆحیەوە دڵیان خۆشکەم ئەویش بە دروستکردنی وێنە لەسەر دەستیان یاخود لەسەر ڕوخساریان یاخود لەسەر پارچەوەڕەکە پێشکەشیان بکەم کە بێتەوە ئەوەی کە دڵیان خۆش بێت و کەمێک لە ئازارەکانیان کەم بێت و کەمێک لەو بارە دەرونی ڕزگاریان بێت کە لە ناو نەخۆشخانەیان و هەست بە ئەواکەن کە نەخۆشن و لە منداڵانی تر کە نەخۆش نین لەواندا بڕاون. لە پێناو هیچ ئامانجێکایان ئیشەکەن لە کاتی خۆیان نەگرن لە مۆڵەتی ئیش وەرەگرن بۆ ئەوەی کە ئیش بکەن ئەمەش دڵسۆزیێکی زۆرە وەکو هەر کارێکی تر مەرج نییە هەر کاری چالاکی ڕوبەڕوو بێ ئەمە کاری ترمان هەیە زۆر بە ئۆنلاینێکین بۆ نمونە کردنەوەی کۆرسەکانی وێنەکێشان کە بە ئۆنلاین فێری وێنەکێشان فێری فێرخوازەکانەکەین ئەمەش ئەگەر دڵسۆزیەکی زۆر نەبێ ڕۆحێکی یارمەتیدانی زۆر نەبێت لە ناخی ئەم ئینسانانە ناتوانن کە بێن خۆبەخش ئیش بکەن و یارمەتی خەڵک بن و خەڵک فێر بکەن. یەکێکی تر لە کارەکان دەستنەنیەوە بەشی نەخۆشیە درێژخایەنەکان بۆ منداڵان لێرە و منداڵانە لە باوەشی خێزانەکانیان چارەسەر وەردەگرن لەبەر ئازار و هاوار بۆ دایکیان دەکەن. هەموو ئەو مناڵانەی سەردانی ئەم نەخۆشخانەی ئێماکەن جگەلەوەی چارەسەری جەستەییان بۆ ئەکرێت بەشێک لە چارەسەرکردنەکە بریتێ لە چارەسەرکردنی دەرونی یاخود دڵخۆشکردنی مناڵان و بەشێکی گرنگی ئەمە پێک دێت لە ئەوەی کە مناڵان کاتێک سەردانی ئەم نەخۆشخانەیەکەن ڕووکارێکی زۆر جوان ببینن وا هەوڵ بن یاخود بەلانی کەمەوە دڵیان خۆش بێت بەو شتانی کە لە ناو نەخۆشخانەکەی ئابینن. یەکێک لەو شتانە ئێمە هەر لەسەر ئەم فکرەیە نەخۆشخانەکەمان ڕەنگاوڕەنگ کردەوە بۆی کە سەرنجی مناڵان ڕاپێشەیە. یەکێک لە شتەکانی تر کە ئەم کۆمەڵە گەنجە خۆبەخشە بەڕاستی ئەیکەن ئەوەیە کە ناو نەخۆشخانەکە یاخود ئەو بەشانەی کە منداڵی تیا چارەسەرەکرێ بە تایبەتی ئەو بەشەی کە ئەم گەنجە خۆبەخشانە هەڵیان بژارتۆ بریتێ لە بەشی نەخۆشخانە درێژخانەکان ئەو بەشەیە کە نەخۆشە درێژخانەکان ئەو منداڵانی کە نەخۆشی درێژخانەیە سەردانیەکەن و بۆ ماوەیەکی زۆر هەندێکیان هەفتانە هەندێکیان مانگانە هەیەکیان بە دوو مانگ جارە سەردانیەکەن بۆیە لەوانەیە لە ڕووی دەرونیەوە حاڵەتێکی دەرونی ناخۆشیان بۆ دروست بێت بۆیە ڕەنگاوڕەنگکردنی ئەم بەشە ئەبێتە هۆی دڵخۆشکردنی ئەو نەخۆشانە ووایان لێکات کە بێتاقەت نەبن و بێزار نەبن و لە پاڵ چارەسەرکردنیان لە ڕووی جەستەییەوە چارەسەری دەرونیشیان بۆ ئەکرێت و لە هەما کادا لە ڕووی دەرونیشەوە ئارامە بن بۆیە کاتێکی خۆش بە مناڵەکانە بەخشێت لەو کاتێکە چاڕوانی چارەسەرەکان و هەست ناکەن بێتاقەت بن. لێرە پزیشک و کارمەنجان بە دڵخۆشی و تەواوی پاڵپشتی هاوکاریان دەبن چونکە پزیشکان دەڵێن مرۆڤ و منداڵان نەخۆشانە زیاتر پێویستیان بە چارەسەر و ئارامکردنەوەی دەرونیە. لێرە بەپێی ڕێکارە تەندروستیەکان و ڕێنمایە تایبەتەکان ئەو نەخۆشانە دوای پرسوڕا دابەش دەبن بەسەر چەند گرروپێک دانەوێت منداڵەکان ببینن دەچنە بەشی گەشەی منداڵان و لێرە هەنگاوی کارەکەیان دەست پێ دەکات. یەکێک لەو کارانە لە ناو نەخۆشخانەی منداڵانی سلێمانیە بۆ هەر کارێک بەیانی تاشە و سەرقاڵ دەبن. ئەو خۆبەخشانەش دەیانەوێت کەمێک لەو ئازارە هەڵگرن و بەهانەی هاواریان بچن و دەرونیان ئارام بکەنەوە تا تۆزێک لە بیری ئازاری برینەکانیان پێ ئاگا بن. ئامانج لە بەشداریکردن لەم گروپە ئەوەی ئیشەڕە لە داهاتوە بتوانین ببینە گروپێکی ناودار و سربەخۆ کە یارمەتی مناڵ ئەو مناڵانی کە حەزیان بەکاری وێنەکێشانە و
ئەو کەسانی کە ناتوانن کە لە ڕێگەیەکی تر لە ڕێگەی پارەوە بەشداریکەن یان فێری وێنە کێشان بن لە ڕێگەی گروپەکەی ئێمەوە بتوانین سوودێکیان پێ بگەێنین. پاش چەندین کاتژمێر لە هەر کارێک تەواو هیلاک دەبن چونکە لەو کارە خۆبەخشیە هێز و وزەی مێشک و پەنجەکانیان بەکاردەهێن و بەڵام چونکە وردە هیلاک دەبن. ئەم کۆمەڵە ئیشانە کۆمەڵە زەحمەتی هەیە بۆ نمونە ڕنگ تێکەڵکردنەکان پێویستە تۆ شارەزایەکی باشت هەبێ تاوەکو بتوانانی ئەو ڕەنگی کە پێویستە دروستی بکەیت هەروەها ئەبێ زۆر بەوریاییەوە لە شوێنەکە ئیش بکەیت تاوەکو دیوارەکە پیس نەبێ ئەو شوێنی کە تۆ ناتەوە ئیشی لەسەر بکەیت ئەبێ ئەرزەکە پیس نەبێ و هەروەها زەحمەت یەکێکی تر لە زەحمەتیەکانی تری کاتە کە ئێمە هیچمان کاتمانی هەمومان لەسەر کاتی خۆمان لەسەر دەوامی خۆمان کات ئەگەڕینەوە تاوەکو ئەو ئیشە بکەین و هەروەها یەکێک لە زەحمەتەکانی تری کڕینی موادەکانە دابینکردنی موادەکانە کە ئەمانە هەمووی لەسەر ئەرکی خۆمان دابینی ئەکەین و لەم زۆرفەیە کە نەخۆشی کۆرۆنا هەیە مەترسی تێکەڵاوبوونی خەڵک هەیە ئێمە ئەوەشمان لەبەرچاو نەگرت و هەر هاتین تێکەڵ بووین و ئیشمان کرد و بە خۆپارێزیەوە تەبانی ئیشمان کرد بەڵام لەسەر سیحەتی خۆمان ئێمە ئەو مەترسیەمان کرد و هەم ئیشمان کرد بۆ ئەوی مناڵەکان دڵخۆش بکەین. زۆر جاریش لەسەر داوای نەخۆشخانەکان و شوێنەکانی تایبەت بە منداڵان داوا لەو گروپە خۆبەخشە دەکرێت تەواوی دیواری ناوە و دەرەوەی نەخۆشخانەکان بۆیە بکرێت و وێنەی جۆراوجۆری بۆ دڵخۆشبوونی منداڵان لەسەر بنەخشێنرێت. کاتێکی زۆری ئەوێ هەتاوەکو ڕسم لەسەر دیوارەکان بکێشیت یەکەم هەنگاو پێویستە تۆ سکێچەکەی بۆ بکەیت دووەم پێویستە سێری بکەی ڕەنگەکانی بۆ دابنی کاتێکە ڕەنگەکانت دانا پێویستە ڕەنگەکان دروست بکەیت پێویستە یەکەم جار سکێچەکە بکەیت پاشان بێلەوە بکەیتەوە کە چه ڕەنگێکی بۆ داهێنێ ڕەنگەکان دابنێت و ئەوەی کە ڕەنگەکانت دانا پێویستە ڕەنگەکان دروست بکەیت چونکە هەموو ئەو ڕەنگانە بە حازری نییە تۆ بەپێی ئەوەی کە پێویستە دروستی ئەەکەی ئەمانەش هەر کاتی ئەوێ و پاشان ڕسمکردن لەسەر شوێنەکە کاتێکی زۆری ئەوێت تۆ کاتێکە بە وردی ئیش ئەەکەیت و پێویستە بوەستی هەتاوەکو ئەو بەشە وشکە بێتەوە تاوەکو بتوانانی بەشێکی تر بکەیت ئەمە کاتێکی زۆری ئەوە بۆ نمونە لەوانەیە لەسەر ڕسمێک 6 ساعتێک یان زیاتر تۆ پێویست بێ ئیشی لەسەر بکەیت تاوەکو ئیشێکی جوان دەستێت. زەحمەتی ئەم ئیشە لەسەر جەستەی خۆمانە زیاتر جگە لە کات و مواد و ئەم شتانە لەسەر جەستەی خۆمان کاتێک کە ئێمە کاتێکی زۆر ڕسمەکەین تووشی پشت ئێشابی تووشی مل ئێشابی لەگەڵ ئەوەیە هیلاکیەکی زۆر تۆ ماوەیەکی زۆر بە پێوە ئەوەستی ئەمانە هەمووی تووشی هیلاکیەکی زۆرت ئەکا لەوانەیە کەسانێک ئەم شتانە نەزانن هەست بەو هیلاکیە نەکەن بەڵام ناڕسمکردن جگە لەوەی کە جوانە دیوێکی تریشی هەیە کە ئەوش هیلاکیەکی زۆر زۆرە بەڵام ئەمە ماندووبوونێکی چێش بەخشە ئێمە هیلاک ناکە ئێمە دڵمان پێخۆشە بێ کاتێکە ئەتوانین شتێک بنەخشێنین شتێک لە نەبوونەوە دروستی بکەین کاتێک کە کۆمەڵە ڕنگ تێکەڵەکەیت و شتێک ئەنەخشێنی لە کۆتاییەکە کە ئێمە ئەیبینین وێنەیەکی جوان دەرچوو هەموو هیلاکیەکەمان لە بیرەچێتەوە. ئەو کارە خۆبەخشیانەی کە تا ئێستا کراوە لە خانەی بێسەرپەرشتان و هەروەها لە خانەی بێسەرپەرشتان ڕسم لەسەر دەموچاوی مناڵەکان کراوە هەروەها ڕسمیش بۆ خۆیان کراوە لە نەخۆشخانەی مناڵان ئیش کراوە لە خانەی بەساڵاتچوان ئیش کراوە ئەمانە هەمووی کاری هونەریمان بۆ کردوون هەتاوەکو دڵیان پێ خۆش بێت و هەروەها هەمیشە بە ئۆنلاین ئێمە خزمەتەکەین ئەویش بەکردنەوەی کۆرسەکان
کۆرسی خەتخۆشیمان هەیە، کۆرسی وێنەکێشانمان هەیە، کۆرسی فۆتۆگرافیمان هەیە، کۆرسی میکەپمان هەیە، کۆمەڵێک بابەتی تریش کە ئەوش هەر چالاکیەکە ئەگەر بە ئۆنلاینیش بێت. هەنێک جار پێشەنگەی شێوەکاریمان کردو تابلۆکان و موادەکانمان لەسەر حسابی خۆمان کردووە و پاشانیش فرۆشتومانەتەوە و هەموو پارەکەشی بۆ نەخۆشخانەی شێرپەنجە بووە بۆ کاری خێرخوازی بوو. لە بەشی گەشەی مناڵان ڕسممان لەسەر دیوارەکان دروست کرد، کۆمەڵێک ڕسمی مناڵانە بوو. سەرەتا سکێچەکەمان کردووە ئەوە دەستمان کرد بە ڕنگدانان، چەند ساعاتێکی دوور و درێژ ئیشمان لەسەر کرد و ماندوو بووین لەبەر ئەوەی مناڵەکان کاتێک کە ئەوان نەخۆشینێنە ناو نەخۆشخانەکە چاوەڕێ ئەەکەن تاوەکو بچن لە لای دکتۆرەکە ئەم کۆمەڵە ڕسمە جوانە ببین و دڵیان پێخۆش بێت، کەمێک باری دەرونیان بەرەو باشی بڕوات. کێشانی چەندین وێنەی قەبارە گەورە و جیاواز و سەرنجڕاکێش لە ڕوویە و دیوارانە کە چێش بەخشن ماوەی چەند کاتژمێرێک بەردەوام دەبن، دابەش دەبن و بە چەند تیم ئەو بەرنامەی داناوە ئەنجامی دەدەن. ئامانجمان لە کردنی ئەم چالاکیانە ئەوە بوو کە لەنە ئەم دنیا ناخۆشەیە کەمێک ڕەنگی پێ ببەخشین، کەمێک خۆشی بکەین، شتانێک دروست بکەین کە بمێنێتەوە. بۆ نمونە کۆمەڵێک ڕسممان لەسەر دیوار کرد بۆ کۆمەڵێک مناڵی نەخۆش، لەوانەیە پاش چەند ساڵێکی تریش هەرچەند مناڵان ئەڕۆن بۆ نەخۆشخانەکە کە ئەو وێنانە ئەبین کەمێک باری دەرونیان باشترە بێ، سێری ڕەنگەکانەکەن دڵخۆشە بن، وەکو ئەوەی بەردەوام سێری ئەفلام کارتۆنێک بکەن. ئەمە بۆ ئەوان واکە کە کەمێک لە ئازارەکانیان کەم بکاتەوە، بکە کە بۆ ساتێکیش بێ نەخۆشیەکەیان بیر بچێتەوە. کارەکە زۆر وردە و هێز و وزەی زۆری پێویستە. پەنجەکانیان ناوەستن لە کێشانی وێنەکان سەر ڕایماندوێتی کە جەستەیانی داپۆشیوە. ئەوان زۆر لێ هاتوانە ڕەنگەکان هەڵدەبژێرن تا چاو و دڵ و دەرونی منداڵان لێرە ئاسوودە بکەن و دڵخۆش بن. ئێدی دیوارەکان بە جوانترین شێوە دەڕازێننەوە. ئەم گەنگ کۆمەڵە گەنجە خۆبەخشەکەیان بەڕاستی کاتێکی زۆر لە کاتی خۆیان ئەبەخشن بەو کارێکە بە خۆبەخشیەکان، بۆیە پێویستە ئێمە وەک لایانی حکومی و وەک هاوڵاتیان ڕێزی زۆریان بگیرێت، تەقدیری ئیشەکەیان بکرێت بۆی ئەوانش بتوانن بەردەوام بن، بۆی بتوانن ئەو کاتێک کە هەیەە کە زیایە لە کاتی خۆیان بیبەخشن بە خزمەتی گشتی و لە خزمەتی گشتیە سەرفی بکەن. بۆیە بەلای منەوە هەم حکومات و هەم هاوڵاتیان و هەم نەخۆشەکانیش ئەبێ ڕێزێکی زۆریان بگرن، بۆی وزەیەکی زۆریان پێ بدەین بۆی بەردەوام بن. خەڵاتی بەرنامەی سەربازی ون لە کوردستان 24ەوە پێشکەش بە ئەو کۆمەڵە گەنجە دڵسۆز و خۆبەخشەیە کە وەک سەربازی ون خزمەتێکی زۆر گەورە پێشکەش دەکەن، بەڕاستی شانی هەموو ڕێز و تەقدیرێکن کە بێ بەرامبەر خزمەتی منداڵی نەخۆش و خزمەتی هەموو پیر و کەوتەیەک دەکەن بۆ وێنەی جوانیان بۆ کێشن بۆی دڵخۆش و ئارام بن.